وەرگێڕان واتە وەرگێڕانی دەقێک یان وتەیەک لە زمانی دەستپێکەوە بۆ زمانی مەبەست بە جۆرێکە کاریگەری زمانی دەستپێک لە خوێنەر یان بیسەری زمانی دەستپێک بگوازرێتەوە بۆ خوێنەر یان بیسەری زمانی مەبەست. لە ڕاستیدا وەرگێڕان دەبێ بەبێ بچووکترین خستنەسەر یان لابردنێک بێ، بەڵام ئەوە تەنها لایەنی هەزریە، چونکە پێکاتەی زمانەکان پێکەوە جیاوازیان هەیە و وەرگێڕ ناچار دەبێ دەستکاری بکە لە وەرگێڕانەکاندا. بۆ قسە و گفتوگۆی زیاتر لەم بارەیەوە زۆر بەڕێز مامۆستا ڕەسوڵ سوڵتانی وەرگێڕ شاعیر و نووسەر لەگەڵمانە بۆ شیکردنەوەی زیاتری بابەتەکە و هەوڵ دەدەین لەم دیمانەیەدا چەند لایەنێکی هونەری و زانستی وەرگێڕان بخەینە بەر باس و گفتوگۆ. مامۆستا ڕەسوڵ سوڵتانی سڵاوم کاتت باش و زۆر سوپاس کە میوانداری ئێمەت قبوڵ فەرموو. بۆ ڕادیۆکەتان و بۆ هەموو بیسەرانی لە هەر جێگایەکە و گوێیان لە دەنگتانە. هەر بژی زۆر سوپاسە دەکەم. وەکو یەکەم پرسیار حەزەکەم بۆ ئێمە و بیسەرانمان ڕوون بکەیتەوە ئاخۆ زانست و تەکنیکی وەرگێڕان چییە و تایبەتمەندیەکانی وەرگێڕ دەبێ چی بێت؟ وەرگێڕان بۆ خۆی یەکێکە لە پێویستیەکانی مرۆڤایەتی هەر لە بنەبانی مێژۆ مرۆڤ پێویستی پێی بۆ لێک تێگەیشتنی ئەو گەل و نەتەوانەی کە زمانیان لێک جیاوازە. لە وەرگێڕانیشدا کۆمەڵێک بنەما و پرەنسیپی تایبەت هەن کە زانینی هەردوو زمانەکە ئەو زمانی لێ وەردەجێڕدرێ و ئەو زمانی بۆی وەردەجێڕدرێ یا پێی وەردەجێڕدرێ لە بنەما سەرەکیەکانی وەرگێڕانن. لەگەڵ ئەوەشدا هونەری وەرگێڕان یەکێکی دیکە لە کۆڵەکەکانی وەرگێڕانە کە دەبێ هەموو وەرگێڕێک بە وردەی ڕەساوی هونەرەکانی وەرگێڕان و شێوازی سەر لە نوێدا ڕشنەوە و خۆڵقاندنەوەی دەکات. بەڵێ ئاخۆ کەسی وەرگێڕ پێویستە چی بزانێت و ئەرکی سەرەکی چییە؟ ئەرکی سەرەکی وەرگێڕان گواستنەوەی مەبەست و پەیامی نووسەر یا بێژەر یا ئەو کەسەیە کە لە زمانێکی دیکەدا مەبەستێکی هەبووە کە تۆ دەبێت بە ئەرکی سەرشانی تۆیە بەبێ کەم و کۆڕیەوە بەبێ لێزیادکردن بەبێ کەمکردنەوە مەبەستەکانی بێنی، چونکە ئێمە دوو جۆر وەرگێڕانمان هەیە. وەرگێڕانێک یەکیان نووسینە، یەکیان وەرگێڕانی زارەکیە. وەختێک سەرۆکوەزیرانی وڵاتێک سەرکۆماری وڵاتێک سەردانی شوێنێک دەکا وەرگێڕ هاوکات قسەکانی وەردەژێڕێت. لەو کاتەدا گۆڕینی ڕستەیە، گۆڕینی وشەیەک ڕەنگە تەواوی وتارەکەی ئەم کەسە لە بەرزە یا پایە بەرزە بەلاڕێدا ببات و مەبەستەکەی تەواشە بکات. جاری وە ڕەنگە ئەو کەسە ئەسە مەبەستێکی ئاشتی خوازانەی هەبێ بە فاریزەیەک شەڕێک بنێتەوە. بۆیە لەوەدایە وەرگێڕ ئەرکێکی زۆر گەورە و قورسی لەسەرشانە کە دەبێت لە بەرامبەریدا زۆر بە هەستیاری بجۆڵێتەوە. وەرگێڕان دەبێت لە زمانی دەستپێکەوە نزیک بێت یان لە زمانی مەبەست؟ دەکرێت لە هەردووشان نزیک بێ بەبێ ئەوەی زیانی بە هیچیان گەیان دەبێت. ئەگەر ئێمە بێنین وشە بە وشە وەرگێڕانێک تەنیا بەو مەبەستەی کە بڵێن دەبێت لە زمانی یەکەم نزیک بێ وشە بە وشە تەرجمەکەینەوە داینینەوە لە جێی خۆی ئەو دەم لە زمانی ئەوە لە زمانی مەبدا یا بڵێن دەستپێک یا بڵێن لە زمانی یەکەمەوە ئەو دەم لە زمانی دووەمدا تووشی کۆمەڵێک کێشە و ئاریشە دەبێت. بۆیە لەو نێوەدا وەرگێڕە گەورەکان ئەو وەرگێڕە سەرکەوتوانەی ئەزموونێکی باشیان هەیە و توانیویانە پێشوازێکی باشی خەڵکیان هەبێ، وەکو ئەوانەی کە لە ئێراندا ناسی محەممەدی قازی و نەدەفی دەریا بەندەری و عەبدوڵڵای کەوسەری و دەیانی دیکە ئەوانە هاتوون لە نێوان وشە بە وشە و تەرجمەی ئازاددا ڕێیەکی سێهەمی هەڵبژاردووە. مەبەستی نووسەرەکە بەبێ ئەوەی هیچی لێکەمکەن و هیچی زیادکەن بە پێی پتانسیێلەکان و توانایەکانی زمانی دووەم دای دەڕێژنەوە. کەوابوو لێرەدا تۆ لە مەبەستی تێکستەکەدا لە زمانی یەکەم نزیکی لە زمانی دووەمیش نزیکی، بەڵام لە ستراکچەر و داڕشتەی زماندا تۆ دەبێ حتمما لە زمانی دووەم واتە لەو زمانەی کە پێی وەردەژێڕی لەو نزیک بی. کەوابوو تۆ وەختێک دەقێک لە فەڕەنسیەوە دەکەیتە کوردی تۆ ستراکچەری زمانی فەڕەنسی پەیڕەو ناکەی، تەواو لیدا دەبڕێی. ئەوەی تۆ لە دەقە فەڕەنسیەکە نزیک دەکاتەوە و پێوەی دەبەستێتەوە هەوێن و ناوەڕۆک و تێمی دەقەکەیە، ئەوی دیکەی دەبێت لە خۆتدا بیتاوێنیتەوە.
پێت وایە نووسەر گرنگە یان گوێگر و خوێنەر؟ هەروەها کەسی وەرگێڕ پێویستە ئەمیندارێتی زیاتر لە بەرچاو بگرێ یاخود خۆماڵیکردنی نووسینەکان؟ نووسەر زۆر گرنگە، چونکە تۆ دەقێکی کامو وەردەجێڕیت ناتوانانی ئەو دەقا بێنی تێکەڵاوی فولکلۆر و بڵێن دەقەکانی دەقە خۆماڵەکانی کوردستانی بکەیت. ئەو دەقا دەبێ تایبەتمەندەکانی دەقی کامو ستایلی نووسینی ئەلبێرت کامۆی پێوە دیار بێ. ئەوە بەشێکە لە گرنگی نووسەر کەمە گوتمان ئەرکەی وەرگێڕ لەوەدا زۆر قورسە. دوای ئەو خوێنەری زۆر گرنگە و لەگەڵ ئەوەدا زمانەکەی خۆشت گرنگە کەوابوو ئەتۆ وەختێک ئەمن دەڵم دەقێک دەبێت بە کوردی بکرێ بەو معنایە نییە کە تۆ لە جێی کڵێسا بێنی مزگەوت دابنێ یا بێنی لە جێی قەشە بیکەیتە مەلا بڵێ لە لای ئێمە بەوانەوە دەڵێن. مثلەن لە سەرەتای دەستێکی ڕۆمانی نامۆ یا بێگانەدا کامۆ دەڵێ دوێنێ دایکم مرد. بە دڵنیایە و فەڕەنسیەکان ڕستەکان جۆرێکی دیکەیە وەکو کوردی نییە. باشە کەوابوو تۆ هێناوتە بە کوردیدا بڕشتوێتەوە بەڵام مەبەست ئەو نەشێواندوە کەوابوو لێرەدا هەم نووسەر لە بەرتاگرتووە هەم زمانەکەی خۆت هەم خوێنەر. بەڵێ لە وەرگێڕانی نووسراوی و ئەوەی کە جەنابەت زیاتر کاری تێدا دەکەی، ئایا پێت وایە لە یەکەی وەرگێڕاندا وەرگێڕانی وشە بە وشە یان وەرگێڕانی ڕستە یاخود وەرگێڕانی ئازاد گرنگترە؟ بەڕای جەنابەت کامیان چەمک و مەفهومی تەواو دەگەیەنێ؟ وەرگێڕانی ڕستە لە هەمویان ورتر و دەقیقترە کە تێیدا وشەکلی کۆدەکان دەبێت بپارێزی. بەتایبەتی کە تۆ بێنی دەقێکی سیاسی تەرجمە دەکەی تۆ ڕستە تەرجمە دەکەی بەڵام تۆ دێنی لە ڕستەیەکدا تووشی بڵێن سۆشیالیزم دەبیت. دەبێ ئەو وشەیە وەکو خۆی چونکەوە دەستەواژەی تایبەت و تەخەسوسین ئەوانە دابندرێنەوە. کەوابوو تۆ ڕستە دەکەیتە کوردی بەڵام لەوێدا کۆدەکان ئەو کۆدانی کە تایبەت معنای تایبەتیان هەیە دەبێ ئاگاد لەوان بێ ئەوانیش لە قەڵەم نەکەون. بەڵێ بێگومان زۆر باسی وەرگێڕان و هونەر و زانستی وەرگێڕانمان کرد و بەڕاستی جەنابیشت زۆر لێوەشاوانە و زانستیانە وەڵامت داینەوە، بەڵام هێشتا باسی خۆت بۆ نەکردوین. لە کۆتاییدا حەز دەکەم بۆ ئێمە و بیسەرانمان باز بکەیت ئاخۆ کەی دەستت بەکاری نووسین و وەرگێڕان کردووە و هەتا ئێستا چەند بەرهەمت هەیە و بەرهەمەکانت لە چ بوارێکدان و هەروەها کار و پرۆژە و بەرهەمی نوێتان چییە و چ بەڕێوەیە؟ من لە ساڵی 94ەوە هاتمەتە نێو کاروباری ئەدەبی بەڵام یەکەمدا ساڵی 2004 کتێبێکی مارگریت دۆراسم لە فارسیەوە کردە کوردی. لەو کاتەوە تاکو ئێستا نزیک 46 بەرگ کتێبم کردوێتە کوردی دیارە لە زمانی فارسیەوە. ئێستاش کۆی بەرهەمەکانی دکتۆر ئیبراهیمی یونوسیم بەدەستەوەیە و ڕەنگە لە داهاتووشدا وەکو پرۆژەیەک ئەو ڕۆمانانەی کە نۆبڵیان وەرگرتووە بیان کەمە پرۆژەی وەرگێڕان. لە کۆی بەرهەمەکانیشدا ئەو کارانەی کە زۆر گرنگین کردو من کۆ بەرهەمەکە ئەنتوان چیخۆفە تەواوی بەرهەمەکانی ئەنتوان چیخۆف دەبەرگە تامۆیە ئێمیلی ژان ژاک ڕۆسۆیە عرض بێ کتێبێکە بەناوی لەبارەی ناپلیۆنەوە کتێبێکی مۆراکامیە کتێبەکانی تورگینێفە سێ ڕۆمانی یەشار کەماڵە ئیتر ئەو کتێبانم کردوون. بەڵێ جێی دەستخۆشیە و خەرمان بەرەکەت هەر بژی. زۆر سوپاس مامۆستا ڕەسوڵ سوڵتانی وەرگێڕ شاعیر و نووسەر. جارێکی تر سوپاس بۆ ئامادەبوونت لەم دیمانەیەدا. لە خزمەتدام کاکەژیان مەمنونم. سوپاس و ڕێز بۆ ڕادیۆکەتان و بۆ هەموو ئەو کەسانەی کە گوێیان لە بەرنامەکەتان دەبێت هیوادارم بەدڵیان بوو بێت.